السلام عليكم كاك شمال جان سوني باش ما قربان كاك نياس سات ان شاء الله سلامتي بخير بيت زور خوشحال مديتني جنابتان سلامتي كاش عزيزي مني زور سپاس دەکەم لە بۆی کە ڕێگەم دەدەی ئەو چۆرۆکەی تو بخەمە ناو کتێبەکەمەوە خۆم کاک شەمال جان بوو بۆرە سەرەتا با ڕیکۆردەکە دانێمەوە زۆر باشە ئەسا توانین دەست پێ بکەی کاک شەمال چیت بۆ باسکەم جەنابی ڕۆژنامەنووس 15 ساڵ پێش ئێستا کچێکم خۆش دەویست ئەویش ئەمنی دەویست بۆ یەکتر وەک شەم و پەروانە بووین دەسووتین بۆ یەکتر بەڵام ماڵی باوکی نەیان دەدامێت باشە لەبەرچی لەبەرەوەی سەرۆک عەشیرەت بووم ئەی باشە جەنابەت کەست نەناردە لای باوکی بۆەوەی بداتێ مامۆستای ئاینی نەما سەرکردەی سیاسی نەما سەرۆک عەشیرەت و پیاوی ئاینی نەمانە نێرمەم بەڵام هەر ڕازی دەدەبوو باشە کاک شەماڵ هۆکارە سەرچەکەت چ بوو تەنانەت دواتر هەڕەشەی کوشتنیان لێ کردم ڕەشەی کوشتن وتیان دەتکوژین باشە جەنابەت چیت کرد ماوەیە خۆم بێدەنگ کرد ئەو باسم لەلای هیچ کەسێک باز نەدەکرد تا ڕۆژێک ناسیاوێک هاتە ماڵ وتی بێری شووی کردووە بێری چێ بوو خۆشەویستەکەی من بەداخۆ بەردەوام بە شێت بووم شێت بووم هاوڕەکانم دڵی منیان دەداوە ئەوەی لە دایکم بەر لە 5 ساڵ پێش ئێستا ژنی بۆ هێنا باش چی بوو دوایەوە بۆم تەواو بکە 6 مانگ بەر لە ئێستا تەلەفۆنێکم بۆ هات چێ بوو بێری بوو بێری پێم وت بۆ تەلەفۆنم بۆ دەکەی تۆ هاوسەرگیریت کردووە باشە و چی وت وتی نەخێر هاوسەرگیریم نەکردووە چۆن ئەی تۆ نەدوو چی کردووە ماڵی باوکیان بەر زۆر نردوویان بۆ ئەوروپا وەبی لەگەڵ ئامۆزاکەی خۆی هاوسەرگیری بکەم بەڵام ئامۆزاکەی گوتبووی من کەسێکم ناوێت خۆشەویستی هەبێت ئەی دوایەوە چی ڕوویدا دوایەوە بۆ شەڕی بێری و براکانی و لەلایەکی تر ئامۆزای براکانی و شێت بوو وتی من شێت بووم شێت ماوەیەک بەر لە ئێستا باوکی بۆ ئەنجامدانی عەمەلیات هاتبوو بۆ ئەوروپا لە دوا مەرجیدا گوتبووی وەسیەتی من ئەوەیە کە شوو بە شەماڵ بکەم ئەی باشە تۆ چیت پێوت ڕازی بووی تکای لێ کردێمە داوای بەردەوام بە چەند نابی ڕۆژنامەنووس پێم گوت من ئێستا خێزاندارم لە شوێنی خۆی بێدەنگ بوو هیچ قسەی بۆ نەکرابێت داوای لێ کردم خۆش بژیم گردەنی ئازا بکەم بەڵام پێویست بەوە ناکە کەمێ من بۆ بابەتەکەم بۆ تەواو لەو کاتێەوە منی سڕیەوە لە ژیانی خۆی هیچی تر پەیوەندی پێوە نەکردمەوە ئاخر جەنابی ڕۆژنامەنووس من ئێستا لەگەڵ خێزانەکەم بەختەوەرم نامەوێ بێری بیمە ناو ژیانی خۆم خێزانەکەم تێک بدەم لێم گەڕێ جەنابی ڕۆژنامەنووس لێم گەڕێ
چیتر خوێ بەسەر برینەکانم دابک داوا لێبوردن دەکەم کاک شەماڵکەوە شتانان بیست بەڵام ئێستا تۆ ژیانێکی باش تەیە پێویست بەوە ناکە خەم لەوە بخۆی من ئەو کتێبە بڵاو دەکەمەوە و دڵنیا بە لەوەی کە خەڵکێکی زۆر سوودی لێ دەبینێت بڵاویکەوە بڵاویکەوە جە ناوی ڕۆژنامەنووس بڵاوی بکەوە با خەڵک